شاری چەمچەماڵە لە ئێستایە بوارەکانی ژنان زۆرن. ژنان زیاتر گرنگی بە نووسینە دەن بە کاری ڕۆژنامەنووسی بە کاری ڕێکخراوەیی چالاکوانی. زۆربەی بوارەکانە ئێستا جێدەستیان دیارە. من ماوەیەکە کاری ڕۆژنامەنووسیم نەکردووە، بەڵام وەکو پێشتر کە کاری ڕۆژنامەنووسیم کردووە و لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکاندا کارم کردووە، بە تایبەت گۆڤاری ژن مەگەزین لە بوارەکانی ژنان کارم کردووە لە بواری کۆمەڵایەتی. بەڵام تاکە شتکەنم کردووە کاری سیاسیم نەکردویانی لە هیچ بوارێکی سیاسی نەمنووسیوە، تەنها بواری کۆمەڵایەتی و بواری ژنان. نووسینەکانشم لە ئێستا وەکوتم یەک کتێبم هەیە بە ناوی وەسیەتەکانی دایکم، ئەوەش وەکو چیرۆکێک وایە، وەکو ئامۆژگاریەکیش وایە بۆ نەوەی داهاتوو و کتێبێکی کەشم بەنیازم لە داهاتووە بڵاوی کەمەوە، ئەویش هەر چیرۆکە تایبەتە بە ژیانی کەسێک. لە زۆر بوارە کارەکرێت لە چەمچەماڵە زۆربەی بوارەکانە کارەکرێت، ئەکەوێتە سەر ڕۆژنامەنووسەکان لە چ بوارێکە ئیشەکەن. وەکو کۆمەڵایەتیش پێشتروتم ئێمە کە کاتێک ئێمە دەستمان کرە کاری ڕۆژنامەنووسی تەنها چەند کچێک بووین کە زۆر کەم دیار بووین، 3-4 کەسێک بووین، یعنی ژن کەمتر دەرەکەوت، زەحمەت بوو بۆی کاری ڕۆژنامەنووسی بکات یاخود لە کۆڕ و کۆبوونەوە ڕێکخراوەکانە دەرکەوێت. بەڵام لە ئێستا سوپاس بۆخوا ژنان زۆر دەرەکەون، کچان زۆر دەرەکەون، ئەبینین لە چالاکیەکانە، لە کاری ڕێکخراوەیە، لە ئیش و کاری بازاڕە، لە بڵێن لە کاری نووسینە، تەنانەت کچمان هەیە، کتێبیان هەیە، دەستی نووسینیان هەیە، لە ڕۆژنامەکانە کارەکەن. ئێستا زۆر ینی پێچوانی پێشووبەوە لە ئێستا زۆر پێشکەوتوترە وەکو لە پێش. لە ئێستا زۆر پێشکەوتوترە و زۆریش گرنگی پێدراوە، ینی نووسەرمان زۆرە، ڕۆژنامە نووسمان زۆرە، کە چالاکوانمان زۆرە بەستن لە ئافرەتەکانە. ئەمش یەکەمە گەڕێتەوە بۆ ڕۆشنبیری خێزان. ئێستا خێزان ڕۆشنبیر بووە، لای ئاساییەکە کچەکانیان دەرکەون لە هەر بوارێکا بێ. هەروەکو پێششتم زۆر پێچەوانە بۆ تۆ ئێستا زۆر جیاوازە لە چاو پێشوو. ئەگە کەسەکە خۆی بێ و دەرکەوێ هەوڵدات، خۆی دەستی نووسینی هەبێ، بە تەئکید نووسەرەکانی کە کەسە بەتوانەکانی کە هاوکاری ئەەکەن، یارمەتی ئەدەن، دەستیانە گرن. زۆر پێیان خۆشە کە ئافرەتانیش دەرکەون لە بوارەکانی نووسین و ڕۆژنامە نووسیە، بەڵام ترەکەوێتە سەر کەسەکان خۆیان. وەکو چشم من خۆم یەک کتێبم تا ئێستا بڵاو کردوێتەوە، بەنیازم بۆ ئایندە کتێبی کەشم هەبێ ئینشاڵڵا. وەکو نووسەر وەکو ڕاگەیاندن کە پێم باشە کە هەموو کەسێک ئەوەی توانای هەبوو توانای خۆی دەرخات. وەکو خۆم شەرمن نەبن، خۆم شەرمنم زۆر لە هەنێشتا هەیە ناتوانم دەرکەوم، بەڵام هیوادارم کە بەتایبەت کچان و ئافرەتان بە بوێری و بە ڕێگایەکی زۆر باش دەستکەنە کاری نووسین و کاری ڕۆژنامە نووسی و ئیتر ئیش و کاری خۆیان هەبێت و هیوادارم کە دایک و باوکتانیش پاڵپشتیان بکەن. وەکوتم لە ئێستا زۆر ئاگاداری هەموو کارێکی ڕۆژنامە نووسینین، بەڵام ئەوەی چەند کەسێکە ناسم ئێمە قسە لەسەر ئافرەتانەکەین، چەند کەسێکە ناسم ئەوان بەجددی کاری خۆیانەکەن و ئاساییە هەر شتێک کە وڵاوی ئەەکەنەوە، ئەوەکەوێت وەکو پێشتری شتومان هەرەکەوێتەوە سەری خۆیان. شارەکە حەقی نییە کێ کاری ڕۆژنامە نووسیەکە کێکە ئەکەوێتە سەر ئایلەکان کە سوکارەکان. هەموو کەسێکیش ڕوبەڕووی ڕێک نابێتەوە. تۆ ئەگەر بتەوێت کارێک بکەی ڕۆژنامە نووسی بێ، نووسەری بێ، هەموو شتێم خۆم کە کتێبەکەم نووسی چەند ڕخنەیەکم هاتە سەر، یعنی هەموو کەسی ڕوبەڕووی ڕێک نابێتەوە، بەڵام ئەبێ وا بکات کە ئەو گوێ بەو ڕخنەیە نەدا، ئەو ڕخنەیە دروستی بکات، نەک بیڕوخێنێ.